لە کاتێکا کە کوردستانی ئێمە کەوتوتە کۆمەڵی قەیرانەوە ئێمەش وەکو مامۆستایانی ئاینی ئامادەی خۆمان دەربڕی وەکو پشتیوانیکردنێک بۆ ئەم دۆخەی کە ئێستا بەڕاستی کە تێکەوتوێن و بۆ ئەوەی کە بتوانین هاوکاری میلەتی کورد و هاوکاری دۆستەکانمان بکەین لە ناو برا گەورەکانمان لە کوردستانە. بۆیە بەڕاستی ئامادەبوونی ئێمە لێرە پشتگیری بوو بۆ میلەتی کورد و پشتگیریکردنە بۆ ئەو دۆخەی کە ئێمە ئێستا کە تێکەوتوین ئینشاءڵڵا خوای پەروەردگار نەجاتمان بدا و ڕزگارمان بکات لەو بارە نائاساییەی کە میلەتی ئێمە تێکەوتووە بەڕاستی کە کۆمەڵی خەڵک خەریکن بە ئاخرێکی ناشرین ئەیبن ئینشاءڵڵا بەو شێوازە نەبێ کە بیری لێ ئەکرێتەوە. ئینشاءڵڵا دۆخەکە بەرەو ئاسایی بوونەوە ئەڕواوە، دۆخەکە بەرەو باشتریش ئەڕوا، بەڵام دڵسۆزانی میلەتی کورد لە ناو حیزبەکانە بە تایبەتی یەکێتی و پارتی ئەگەر ئەوان بیانەوێت باری ئاشتەوای ڕابگرن و هاوسەنگی ڕابگرن بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا کۆمەلگەی ئێمەش کۆمەلگەیەکی بەختەوەرە بێت و ئینشاءڵڵا هیچ ناکۆکێک لە کوردستانی ئێمە نابێت. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی تەبان کە لێرە ئامادە بووین ئەوەمان دووپات کردەوە کە بەڕاستی کە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی هەمیشە سەربازێکی ون بووین لە خزمەتکردن بە میلەتەکەمان بە خاک و ئاوەکەمان. ئێمە هاتین ئیسپات وجودی خۆمانمان کرد کە بەڕاستی وەکو چۆن لێ پێشتر ئێمە خزمەتمان کردووە و بوونمان هەبووە و لێرە بە دوای هەر بەو شێوازە ئەمێنینەوە ئینشاءڵڵا.